ژمارەیەک دانیشتووی پرۆژەی پاکسیتی لە سلێمانی لە بەردەم پرۆژەکەیان کردبوونەتەوە و داوای ڕاگررتنی ئەم دوو باڵەخانەیە دەکەن کە کاری تێدا دەکرێت. ئەوان دەڵێن ئەم دوو باڵەخانەیە لە ماستەر پلاندا شوێنی خزمەتگوزاریە، بەڵام کراوە بە باڵەخانەی نیشتەجێبوون سەر ڕای فەرمانی دادوەر، بەڵام کارەکە ڕاناگیرێت. کۆمپانیای جێبەجەکار هیچ گرنگی بە بڕیارەکانی دادگا نادات و بەردەوامە لە کارکردن. و دروستکردنی ئەم دوو تاوەرە زیانێکی زۆر دەگەێنێت بە دانیشتوانی پرۆژەکە و دەروی پرۆژەکەش لە ڕووی ژینگە و هاتوچۆوە قەرباڵغێکی زۆر دروست دەکات. بۆیە داواکارین کارکردن لەم دوو بینایەدا ڕابگیرێت. ئەمەی کە ئێستا دروستکراوە لە ماستەر پلانی پرۆژەکەیە هەبووە پێشووتر یا ئێستا خراوە؟ لە ماستەر پلانە نەبوو، ئەمە مەفروض بوو. پلانەکەی چی بوو؟ ئەمە لێرەیە مەکتەب بوو لەگەڵ سوپەرمارکت. ئەمە ئیشی دایرەی ئیسtisمارە. ئیسtisمار ئەم ئیشانەکە ئیتر چۆنیەکە چۆنی ناکە گەندەڵێکی گەورەیە دروست بووە لە هەموو کوردستانەوە لە دوهۆکەوە بیگرە تاکو و سلێمانی. ئەوان سەردایانەوە کارە ناساکە ڕابگیرە، ئەوان قەرەبوویان ناقەرەبوو حاڵتێکی ناچاریە، بەڵام ئەوان ئەیانەوێت کە کارەکە ڕابگیرە و ئاڵم بڕیاری دادگاشەیە بڕیاری دادگایە بەڕاگرتن ئەیانەوێت کارەکە ڕابگیرە و وەکو ئەوەی کە دانراوە بۆ خزمەتگوزاری بکرێت بە خزمەتگوزاری تەناوانە. کۆمپانیای جێبەجێکار وەڵامی دانیشتوانی پرۆژەکە دەداتەوە، دەڵێت پرۆژەکە لە ماستەر پلاندایە و گرفتی نییە. ئەوان چون کاڵیان لەسەر کۆمپانیای خەدەماتەکەی پاکستی، ئەوەی ئیشی تەنزیفات و بەڕێوەبردنی خەدەماتەکەکە، یعنی ناکرێ جەنابەت خاوەنی سیارەیەک بی من بێم داوا لەسەر دراوسێکەتان بکەمەوە. ئەمان وایان کردووە، یعنی لە جیاتیەوەی بێن داوا لەسەر کۆمپانیای پاک بکەنەوە و داوای ڕاگررتنی پرۆژەکە بکەن، چون لەسەر کۆمپانیایکی تر داوایان کرۆ بەداخەوە دادگای دادوەری کارگێری سەرڕای ئێوەی ئەمەمان بۆ ڕوونکردنەوە بە نووسراو، بەڵام لەسەر بڕیارەکەیان سوور بوون و هەر بڕیاریان بۆ شێوەیە دەرکرۆ، بەڵام ئەم بڕیارە بڕیارێکی بنبڕ نییە و تانەی لێدراوە لە بەردەم دادگای کارگێڕی باڵا لە هەولێر لە ناو وەزارەتی دادا. ئەمە هەمووی نووسراوە خەراییتە. ئەگەر بگەڕێیتەوانێ یەکەم بڕیارکە دەرچووە ساڵی 2005 باز دەواکە پرۆژەی پاکستی بریتە لە 19 تاوەر. خۆتان ئەتوانن بچن بیبژێرن بزانن ئێستا 15 ئین عەفوەن 7 تاوەر، ئێستا 15 تایە. ئەم دوو تاوەرە تەکمیلەی ئەو پرۆژەیە و خزمەتگوزاریە گشتیەکانیش هەمووی لێرایە، زەوی بۆ جێ هەڵراوە پێشتر و هیچ پرۆژەیەکیش لە سلێمانی و لە هیچ شوێنێک مۆڵەتی پێ نادرێ ئەگەر ئەم خزمەتگوزاریە گشتیانەی نەبێ. دانیشتوانی پرۆژەکە قسەی کۆمپانیاکە ڕەت دەکەنەوە و داوا دەکەن بڕیاری دادگا جێبەجێ بکرێت لەبارەی ڕاوەستانی کاری پرۆژەکەەوە. هاوڵاتیان نیگەرانن لەوەی بەڕێژەیەکی بەرچاو سلێمانی پرۆژە و باڵەخانی نیشتەجێبوونی تێدا زیاد دەکات کاوتانیە لەگەڵ ڕێژەی دانیشتوان. بەپێی ئاماری وەبەرهێنانی سلێمانیش لە ساڵی 2023دا لە 150 پرۆژەکان کە 2 ملیار و 429 ملیۆن و 680,900 دۆلاری بۆ تەرخان کراوە و پرۆژەی کەرتی تایبەتن، بەڵام تەنها 104 بۆ پرۆژەی خزمەتگوزاری تەرخان کراوە. ئەمە جگەلەوەی کەرتی تایبەت بە ئارۆزوی خۆی نرخ لەسەر شوخە پرۆژەکانی دادەنێت و بە نرخێکی زۆر گران دەدرێت بە هاوڵاتیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.